خۆشەویستانم سڵاو، ئەمەلی سعید کوردەتان لەگەڵا. پێش ئەوەی دەست بکەین بە هیچ ئامۆژگاری و ڕێنماییەک سەبسکرایبی ئەمە سعید کوردە بکەن لە یوتیوبە بۆ چەناڵەکەی تاکو و ئاگاداری گشت ڕاهێنان و زانیاری و هەچ پرسیارێکتان هەیە دەتوانن لێوە پەیوەندی بکەن تاکو وەڵامی بدرێتەوە بە شێوەیەکی زانستی بۆی بێبەش نەبن لەو زانیاریانە. لەم ڤیدیۆدا باز لەوە دەکەین کە زۆربەتان نامەتان نردووە دەڵێن میکس ڤۆیس چییە؟ پێکەوە لەگەڵ مابن بزانین میکس ڤۆیس چییە، چۆن بەکاردێ و لەکوێدایە. لەگەڵ مابن. زۆرێک لە گۆرانی بێژان میکس ڤۆیس بەکاری دێنن لە کاتی گۆرانی وتنا بڵێن بە کوردەکەی هەر پێی دەوترێ هەرتوانمەوە مستەڵەحی بۆ بدۆزمەوە کە پێی دەڵێن تێکەڵکردنی دەنگەکان یاخۆ تێکەڵکردنی دەنگە بەرز و نزمەکان. بەڕاستی ناتوانم لەوە زیاتر وشەیەکی بۆ بدۆزمەوە. وەلێ هەمومان بەوە گۆرانیمان وتووە، بەڵام ڕەنگە نەزانی میکس ڤۆیس لەکوایە، چۆن بەکاردێ، چ ڕاهێنانێک بۆی باشە تا بەهێزی بکەین لای خۆمان. لای هەنێکمان زۆر بە مرتاحی بە زۆر بە ئیسراحەتی دەتوانین میکس ڤۆیس بەکاربێنین لە کاتی گۆرانیوتنا، بەڵام بۆ هەنێکمان زۆر ئازارمان دەدا بڵین ناتوانین تووشی تەشەنجاتی قوربمانەکە. لەبەرەوە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر جیاوازە. لەم ڤیدیۆدا باز لە چەند ڕێنماییەک یاخود چەند هاوکاریەک دەکەین کە بۆتان ئاسان بێ کە بزانن لی تێبگەن میکس ڤۆیس چییە، چونکە زۆربەتان هەمان پرسیارتان کردوتەوە، بۆیە ناچار بووم لە کەسێ زیاتر کە پرسیارەکان دووبارەوە بووە ناچارم ڤیدیۆیەکی وا دروستکەم ڕوونکردنەوە بدەم زۆرترین کەس سوودی لێبینێ. یەکێ لەو ڕاهێنانەی کە بۆ میکس ڤۆیس بزانین لەکوێدایە یاخود چۆنە، بڵین تۆ لە سەرکاری هاتوویتەوە هیلاکی بڵین ئاوا چەند جار ئەمەمان نەکردووە لەسەرەوە بۆ خوارەوە دەیهێنی ئەمە یەکێکیان. لێکێکی تریان کە هەنێ جار بۆ نمونە مناڵەکەت خەوتووە یاخود لەگەڵ خێزانەکە تا لەگەڵ هاوسەرەکە تا قساکە یا لەگەڵ خوشک و براکان تا قساکەی دایکە باوکە نووسووە ئەتەوێت دەنگە بەرز نەبێتەوە کە قساکەڵێ ئاوشانەیە بەرێ ئیشت چیە خواردنەکە لەکوایە نا ئاوا من ئەڕۆم بۆ دەرەوە تکایە ئاگادار بە. ئەمە بە چپەیەکی دەنگی بەرز مەسەن بڵێن چپەیەکە، بەڵام ئەتەوێ دەنگە زۆر دەرنەچێ، بەڵام ئەگەر زۆر بچووکی بێ دەنگ دەرناچێت، لەبەرەوە چپەیەکی بەرزە. ئەمەش میکس ڤۆیسی پێ دەڵێن. ئەوەی کێکە لەو تۆنانەی لەو ڕاهێنانەی کە ئەتوانی بیدۆزیتەوە میکس ڤۆیس لەکوێدایە. یەکێکی تر لەو ڕاهێنانەی کە بتوانی بۆ نمونە میکس ڤۆیس بدۆزیتەوە لە دەنگی خۆتە، زۆر کەس هەیە کە مناقەشەی لەگەڵاکەی کە یەکسەر بە دەنگی قەتعی ناڵێ نەخێر، وا ناڵێ بۆ مناڵێ ناخێر ئەها بەرزێک کاتوێنێتەوە خوارێ ناخێر. ئەمە ژێکێکە لەوانەی کە لەو ڕاهێنانەی کە ئەتوانی هەمیشە بتوانی میکس ڤۆیسەکەت بدۆزیتەوە کە کەڵی ناخێر بزانی دەنگەکەی لەکوایە. باشە دەستخەرە سەر سنگت کە کاتێک لە بڵێن کە ئەم ڕاهێنانانە دەکەی دڵنیام ئەتوانی ئەو زەبزەبەی ئەو ڤابرێتی کە یاخود ئەو لەرەی کە ئەجوڵێتەوە لە سنگتا هەستێکت پێدەدا، چونکە ئەگەر ئێمە هەموو یەکێک لە ئێمە ئەم ژێدەنگەکانمان ئامێرێکە هیچ جیاوازەیەکی نیە لەگەڵ ئامێرە مۆسیقەکانە، ئەبێ لی تێبگەی چۆنی بەکارەهێنی. یەکێکی تر لەو ڕاهێنانە با بڵێن یەکێکی تر لەو خاڵانە تنازم بە ڕاهێنانی ئەژمارەکەن بە خاڵی ئەژمارەکەن بە ئامۆژگاری ئەژمارەکەن هەر شتێک بێ سای بڵێن کە تۆ ئاوا کارێکەکەی هیلاکی لە دوای ماندەبوون تۆ دائەنیشی یاخودەها جاری وایە یان بێزاری لە دانیشتنا لە ماڵەوە دانیشی نازانی چی بکەی لە بری هەناسە بە تەنیا هەڵمژی بە دەنگەوە بیهێنەرە دەرەوە. ئەمە میکس ڤۆیسە. بەڵام ئاگداریەوە بن کاتێکەڵێ هەوایەکی زۆر بڵین لەگەڵ قورکتا دێتە دەرەوە، ئەمە ئاساییە. گرنگەوەیە لاڕەنگسەکانە بڵێن سنووقی دەنگێ نەکەوێتە خوارەوە یاخود نەیهێنیتە خوارەوە یاخود وا تونگ ئەم ڕاهێنانە نەکەی کە
ماسوولکەکانە یا قۆرگە ئەمانە هەمووی تووشی تەشەنوج بن و بۆیە ئەمەت پێڵم بۆی بتوانین لە ڕجستەرێکی خۆتە لە میکس ڕجستەرە بڵێن لە دەنگە تێکەڵەکانە بتانی بەکاری بێنی ئەم ڕاهێنانە بکەی بیدۆزیتەوە لەکوایە ڕجستەری میکس لەکوایە لە ژێدەنیەکان تا بڵێن لە قورکتە. هیچ کات بووە هەنێک جار بڵێن لە ماڵەوە یاخۆت کە خۆت مناڵ بوو بێتی یاخود کەسێک زۆر ئەنۆین تەکا بڵێن زۆری ئاشتەکە مناڵێک لە ماڵەوەیە کە بڵێن بە جاریە بە نوزە نووزێک بڵێن جۆنی باشی بڵێن ئاوا شتێک ئاواڵێ باوەڕتان بێ ئەوانەی کە مناڵیان هەیە زۆر سوود لە نازونوزی مناڵەکانیان ئەبینین لە بەرەوەی زۆرینەی تەکنیک لە ئەمە هەر بەڕاستی لە سایتە ئەنگلیزیەکانی شاباس کراوە ئەوانەی مناڵی وردیان هەیە و گۆرانی بێژن باشترین تەکنیک دەتوانن لەو مناڵانەوە وەرگن کە جاری وایە لە گریانە لە پێکەنینە لە دەنگا کە گراویە کاکە ئەم تەکنیکانە ئەڵێ ئەوەی مناڵی هەیە زۆر شانزدارە ئەتوانێت هەچی تەکنیکەکانی دەنگ و قورگە هیژێ دەنگەکان لە مناڵەوە فێر بێ. ئومێ دەکەم توانی بێتم ئەگەر بۆ کاتێکی کەمیش بوو بێت چەند زانیاریەکتان پێبەخشم کە بتوانن میکس ڤۆیس بدۆزنەوە لە ناو دەنگەژیەکانی قورگی خۆتانە بەڕاستی ئێوە خۆتان خاوەنە و ئامێرن ئەبێ خۆتان خزمەتی بکەن ئەبێ خۆتان ڕاهێنانەکانی بکەن ئەم ڕاهێنانە بکەن دڵنیا بن وەکو پێشتر لە ڤیددیۆکانی ترا باسم کرۆ ماسڵ میمۆری بیرت ئەخاتەوە کە کاتێک دەیتە ئەرزی واقع بڵێن لە کاتێکی گۆرانی وتەناکە لەسەر ستەیجی ماسڵ میمۆریەکانت بیرتەخاتەوە ئەڵێت و ئەم ڕاهێنانت کردووە ئێستا توانی سوودی لێ ببینی. جا هیوادارم سەبسکرایبی یوتیوب چەناڵەکەم بکەن بۆی ئاگاداری هەموو ڤیددیۆکان بن سێری هەموو ڤیددیۆکان بکەن تا تاکو سوودی لێبینن لە کۆنەکان و تا تازەکانیش هەر پرسیارێکتان هەیە دەتوانن لە کۆمنتیان بە ئیمێل amal@hotmail.com بۆ بنێرن. خواتان لەگەڵ ڕێزێمەلی سعید کوردە قوبوڵکەن تا ڤیددیۆیەکی تر و ڕاهێنانێکی تر و ئامۆژگاریەکی تر بەخواتان ئەسپێرم.